ئەوەش شەشەم ساڵمانە مندار تەخەڕوز دەکەن لە کرمان هەموو سارێ دوای ئەوەی ماندیبوونەکی زۆر لەگەر منداران ئاخیرەکەی حەفلەی دەکەین لۆیان تەخەڕوز دەکەن لۆ ئەوەی بچنە مەکتەبێ هیوادارم ئەو منداڵانە گەورە بن خزمەتی ئەو وڵاتەی بکەن. بەڕاستی ئەوڕۆ بەخۆم و خێزانم ئێمە زۆر دڵخۆشین کە لە ئاهەنگی دەرچوونی کوڕەکەم بێگومان ئێمە تەواو بڕوامان وایە کە دوای دەرچوونیان لە ڕەوضە زۆر ئامادە دەبن بۆ قوتابخانە و پێدەچێت ئەوە شتێکی باش بێ بۆیە زۆر دڵخۆشی. ئامادەکردنی ئەم ئێوارە خوانانە لەلایەن سەرۆکاتی زانکۆ یاخود لەلایەن هەر کەسانێکەوە کە ئامادە دەکرێت سوود و گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ ئێمەی قوتابیانی بەشە ناوخۆیی چونکە بە حکمی ئەوەی هەم مانگی ڕەمەزانە کە هەر ئیمتحاناتن کەواتە لێرەدا قوتابی ماوەیەکی کەمی هەیە. بانگۆزیێمە بۆ هەر کەسێکی بۆ خێرخۆزێکی کو دەستی هۆریکۆریە درێژ کرد بوو وان قوتەبێت بەشێت نافخۆیی وەک ئەرکێک بەرامبەری وان و مەڤی ئەڤەکان بەشدار بین گەلوەدا ڕینە خۆرێت گەلواندا وەکی بەشدار بین خوشێکەوەدا دۆنە بێژن و هەوڵ بەنی نەمە هەوڵ وهەی شاركت بالمعرض بلوحة واحدة اللي هي عن شخصيات معروفة بالتاريخ الكردي ماموزين. هالمرة حبيت أغير يعني أرسم شيء جديد يعني عن التاريخ الكردي، يعني قبل هلا ما رسمت فحابة يعني أرسم يعني لوحات تراثية، حسيت إنه لها أهمية كتير كبيرة وتطلع حلوة أكتر. براستی از گله که خوشم باشدار بودم به ملتقى دا هر کسی گوری نیرین دلی خود شکریه ف یعنی از هیوی ما امهین خواهیش خن و حوال ما ایهانا کو هنری خانه کن درخن این کو هندر دهانه و شرم دکن دبین شرم و دبین شرم از هیوی ما اونا گیش کی ورن جمره حوال بون مرا مشارکه بکن.